ساڵی نوێی خوێندن ئەمڕۆ لە زانکۆکانی ئێران وێڕای باقی ناوەندەکانی خوێندن دەست پێ دەکات. چەند ساڵەوە پێش وەزیری خوێندنی باڵا لە وتارێکدا وتبووی کە ئەگەر لە زمانەوە ئەگەر خوا نەخواستە دانیشگایەک لە وڵاتدا هەبێت کە تیایدا خوێندکارانی دیندار و ئەوانەی کە چاوەڕوانی زوهوری ئیمام زەمانن و ئەوانەی بەسیجین گاڵتەیان پێ بکرێت، ئەگەر زانکۆیەک هەبێت کە تیایدا دەنگی بانگی محەممەدی بەرز نەبێتەوە و ڕوحانی نەتوانێت بۆ پێشنوێژی بێتە ناو زانکۆوە و لە تەواوی ماوەی مانگەکانی محەڕەم و سەفەردا و تەنانەت لە تەواوی درێژەی ساڵیشدا تاقەیەکدانە ڕێوڕسمی مەسهەبی تیایدا بەڕێوە نەچێت و لە جیاتی هەمووی ئەوانە شایی و هەڵپەڕکێ بەرپا بکرێت، خەڵک و دانیشتجوو و هازانکۆیەک وێران و تەخت دەکەن. با بزانین ئەمڕۆ و لە بەردەم کرانەوەی وەرزی نوێی خوێندن لە دانیشگاکانی ئێران چاوەڕوانیەکانی حکوومەتی ئیسلامی لە دانیشگاکانی ئێران چەند هاتووەتی. خەباتی خەڵکی ئازادیخواز و خوێندکار و ئوستادی پێشڕە و دەشت بە ئەو فەرهەنگە بە 46 ساڵ تەقالای کۆنەپەرستانی کۆماری ئیسلامی کردوێتەوە بەڵقی سەراو. کۆماری ئیسلامی هەل لە ڕۆژانی ئەوەڵەوە کە هاتە سەرکار هێرشی بۆ سەر دانیشگا و کوشتنی خوێندکارانی پێشڕە و گرتن و زیندانیکردنیانی نایە دەستوری کاری خۆیەوە. کەند و کۆسپی ئایدۆلۆژیک و سیاسی لەسەر ڕێگای خوێندکارانی بەتوانادانا گەڵاڵەی کۆنەپەرستانەی وەحدەتی حەوزەی دانیشگای بەڕێوە برد. زۆرترین ئیمکاناتی ماڵی و فریوکارانە و توانای سەرکوتگەری خۆی هەمووی پێکەوە بەکارهێنا تاکو دانیشگاکانی ئێران کاتە ناوەندی خوڕافە و کۆنەپەرستی. کاتێک لەم پرۆژانەدا سەر نەکەوتن، قین لە دڵانە کەوتنە کوشتن و بڕین. هێرش بۆ سەر کوی دانیشگا لە 18 مانگی پوشپەڕی ساڵی 1970 هێتاویدا و لە بەرەبەیانی 25 مانگی جوازەردانی ساڵی 1970دا تەنیا 2 نمونە لەو جنایەتن. بەڵام ئاکامەکەیان چی بوو؟ ئاکامەکەی هەرەوەیە کە هەموو سەرانی کۆماری ئیسلامی بەڕوونی دان بەوەدا دەنێن کە ڕاکێشانی زانکۆکان بەرەو ئاین و دینداری تیایدا شکستیان خواردووە. خامنەی خۆی بارها دانی بۆ داناوە کە نەتەنیا زانکۆکانی ئێران بە ئیسلامی نەکراون، بەڵکو علومی ئینسانی هەموو کەش و هەوای دانیشگاکانی داگیر کردووە و بناغەی ئەو علومەش لەسەر لێکدانەوەی ماتریالیستی دامەزراوە. ئەو دانی بەوە دانا کە لەم بوارەدا شکستێکی گەورەیان خواردووە. خەباتی خوێندکارانی زانکۆکانی ئێران بەشێک لە خەباتی سەراسەری لە دژی کۆماری ئیسلامی ئێرانە. سەرەڕای هەموو ئەو پیلانانە کە ڕژیم ئیسلامی لە دژی خوێندکاران و ئۆستادان ناوێتە دەستوری کارەوە گومان لەوەدا نییە کە لە جەرگەی هاوسەنگیەکی نوێ کە لە کۆمەلگای ئێراندا پێکاتوە خەباتی خوێندکارانیش بڵێسەدارتر پەردەسێنێت. لەگەڵ کرانەوەی دانیشگاکان زیاتر لە 4.5 ملیۆن خوێندکار سەر لە نوێ دەکەونەوە پاڵدەستیەکتر. سیاسەتەکانی سەرکوتگەرانەی ڕژیم نەتەنیا کۆمەڵی لاوانی ئێرانی نەترساندووە بەڵکو جەسوورتری کردوون. هێزی بەرینی خوێندکاران ئێران بەشێکە لە هێزگەلێکی بەرینتری خەڵکی کرێکار و زەحمەتکێش و ئازادی خواز لە ئێران کە لە کۆماری ئیسلامی بە تەواوەتی بێزار. کۆمەڵی لاوانی ئێران لە زانکۆکاندا بڕیاریان داوە کە سەهمی خۆیان لە کورتکردنەوەی تەمەنی ڕژیمی ئەزمە لێدراوی کۆماری ئیسلامی ئەدا بکەن.